بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێم دەکەین کە تاوەکو ئێستا لە بەغدادەوە نەنێتراوە سەر ڕایوێک کە دابەشکردنی موچە لە عێراق کۆتایی پێهاتووە بڵێن موچەخۆرانی حکوومەتی عێراقی لە بەرنامەی ڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی نهاتووە بۆچی تاوەکو ئێستا کێشەی بە بانکیکردن و داهاتەکان و پرسینەوتیش لە نێوان عێراق و هەرێم یەکلا نەکراوەتەوە چارەسەر بۆ پرسە چیەکەی یەکلا دەکرێتەوە ئەم پرسە لەگەڵ لە بەڕێزان محەممەد حسێن ئەندامی تۆڕی ئابرونیاسانی عێراق لە ستۆدیۆ هەروە لە هەورێریشەوە ڕووپاگ ئەحمەد پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک محەممەد بەخێر بن ئەگەر سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەو کێشەی کە هەیە دواکەوتنی موچە کەم و کوڕی لە لیستەکان وردبینی سەرنجت چیەوە سەبار بە موچەی مانگی حوتیش هەندێکیان دەڵێن بۆی وردبینیەوە دواکەوتنێکیان دەڵێن پارەی کاژ نییە. سوپاس بۆ دەرفەتە کاک حەکیم تەبعەن دواکەوتنی موچەی مانگی حەوت لە مینە شتێکی کاتیە ڕەنگە ڕۆژێ دوانسیان ئەو پەڕی هەفتەیەک دواکەوێت ئەکی دێت مەس شتێک نییە پێویست بکە خەڵ لێ نیگەران بێ بۆچی دواکەوتووە وەکو تۆوتت دوای لێدوانی پەرلەمانتاری ئەندامی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق سۆران عومەر میوارە ئەڵێ پرۆسەی وردبینیکردن تاو نەبووە. ئەمە ئەکرێت سەبەبێکی تەکنیکی بێ بەڵام ئایم پرۆسەی وردبینیکردنە بۆ زووتر دەستی پێ نەکرد هەفتەیە زووتر دەستی پێ نەکرد ئایا بۆ حکوومەتی هەرێم لە جاتەوەی 20 مانگ یا 25 مانگ لیستی موچەی نات بە 15 مانگ بینادایە کەەوەی زانانی ئەم پرۆسە وردبینیە دوور و درێژە چاوەڕێیەکە یا کە بەرپرسانی وەزارەتی دارایی لە عێراق ئەبینن کە وردبینیکردنی لیستی موچەی ملیۆنێک و 200,000 موچەخۆری هەرێمی کوردستان فعلەن کاتی پێویستە ئەکرێت تیمی وردبینی مدەققەکانیان زیاتر بکەن و خەڵکی زیاتر بخەنە سەر ئیشەکە بۆی ئاوە تەخیر نەبێ بۆیە لە ڕاستیە ئەم هۆکارانەی کە ئەکرێت هۆکاری ڕاستی واقعی و تەکنیکی بن بۆ دواخستنەکە بەڵام بەشێکی زۆری کەم تەرخەمی سیاسیە بەشێکی زۆری بەمەبەستەوە هەستەکرێت ویستێکی سیاسیە بۆ تاخیرکردنی موچەی موچەخۆرانی کوردستانی تر ئایا ئەم ویستە لە تەرەفی حکوومەتی هەرێمەوەیە بۆ مەسەلەی دێواندنی بەرپرسانی عێراق و نیشانی دەنکەوە تا بەرپرسانی عێراقیش هەروەکو خەڵکی عێراق موچە نادەنە خەڵکی کوردستان دایمە هەفتەیە 2 هەفتە و 3 هەفتە لە دوای کۆی گشتی خەڵکی عێراق ئەنجام موچەی هەرێمی کوردستانە نێرین یان ئایا بەشێکی علاقەی بەوە هەیە بەرپرسانی وەزارەتی دارایی یان حکوومەتی فیدراڵی عێراق بەمەبەستەوە موچە دواخن بۆی زەخت دروست بکەن لەسەر سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆ هۆکاری سیاسی ئەکرێ هەموو ئەمانە ڕاست بن ئەکرێ هیچیان یا بەشێکیان ڕاست نەبێ ئەمە نازانین چونکە تۆ نازانی نێتی ئەوان چییە بەڵام دەرەنجامی ئیشەکە ئەوەیە کە بەداخەوە هەموو مانگێک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جاری وهەیە دڕۆژ یا جاری وایە 3 هەفتە زیاتر دواکەوێ بەراورد بەوەی کە لە عێراق دابەشکردن دەست پێ بەزۆکو بەڕێزۆکو شارەزایەکی ئابووری عیبە نییە دوای ئەوەندە ساڵ لیستێکی موچەی پاکمان نەبێت لە هەرێم بە فشاری عێراق و دوانی چاودێری دارایی ئێمە خەریکی دروستکین دۆسێ بین بۆ موچەخۆران ئەمە تۆ بەمە بڵێ عیبە زۆر کەم وتووە لە ڕاستیە ئەمە فەزیحەتە ئەمە گەمژەییە ئەمە فەسادەت و دواکەوتوویەکی گەورەی ئیداریە کەی باوی ئەوە ماوەتەوە بە فەردە لیستی موچە بنێری لە هەولێرۆ بۆ بەغا جارێ بە سیدی بینێری جارێ بە فلاش میمۆری بینێری ئێستا 15-20 ساڵەیە 25 ساڵەیە مۆزەفەکانی حکوومەتی هەرێم خۆیان لە کوردستانە ئەکسل بەکارێ مایکرۆسۆفت ئەکسل بەکارێن کاکە هەموو ئەم مشکلە بە ئەکسل شیتێک چارەسەرە بێ و تۆ ئەتوانی یعنی جەدول دروست بکەی لیستی موچە بخیتە کۆمپیوتەرەوە سەرە موچە و دەستکاری موچە ماگانە دەستکاری بکەی بە کلیکی ئەتوانی ئەم بەرنامانە ئۆنلاین بکەی هاوکات بەرپرسانی وەزارەتی دارایی عێراقی لە هەمان کاتاکە تۆ لێرە دەستکاریەکەی ئەوان بیبین و وردبینی بکەن ئەم پرۆسەیسە هەمووی ئەکرێتە ئیشی کۆمپیوتەری پێ ئەم مۆدێلی بیرۆکراسیەت و لەسەر کاغز نووسینەی ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق پیادەکرێ 80 ساڵ 90 ساڵ بەلە ئیسە کورە 100 ساڵ بەلە ئیسەم ئەمە پاشماوەی بیرۆکراسیەتی ئیمپراتۆریەتی عوسمانیە لە عێراقا جێمەوە گەمژەیە تۆ ئیسەش بەمە ئیش بکەیت حتا لە وڵاتانی دەوروبەری خۆمانە لە ئێران لە ئوردن لە تورکیا لە سعودیا لە کۆیت لە هیچ وڵاتێکا بەمە ئیش ناکرێت ینی تەسەور کە ئەگەر تۆ ئەم بیرۆکراسیەتی خۆمان بەراوردکەی بە وڵاتانی دەوروبەر هەستەکە ئێمە 100 ساڵ لە دوای هەموو بەنی ئادەمێک ئەم سەر عەرزەوەین
ئەمە نەکەر عیبێ ئەمە فەزیحەتێکی گەورەیە بەڵام بۆ ئەمە وا ماوەتەوە ئەمە بۆ وا ماوەتەوە تا ئێستا ئەمە ئاڵێ دەست بازاڕی لێڵیەوێ ئەمە وا هێڵراوەتەوە بۆی بندیوار بمێنێ بۆی سەدان هزار موچەخۆری ناشایستە موچە وەرگێ بۆی خەڵکێک کە مردووە هەر موچە وەرگێ خەڵکێکە لە ئەوروپایە هەر موچە وەرگێ خەڵکێ باخی مەسول ئاوەدا لێرە وەکو زابط و عقید و ڕاید موچە وەرگێ ئەمە بۆم فەسادەت و دزی لە خەڵی ئاوا هێشتوێنێتەوە گینا ئەمە فەزیحەتە لە هیچ شوێنێکی دنیا ئەم بەزمەنیە بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتی لەسەر پارەی کاشیش لە عێراق کێشەی هەیە نە ڕووپاخان جەنابشتی بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر دواکەوتنی موچە کە دروست دەبێ بەڕێز کێ بەکەم تەرخەم دەزانین وە سەبارەت بە بڕیارەکەی دادگەشت کە لە 22 لە 21 دوی 2024 دەرچووە کە باسی بە بانکیکردنی موچەی مەچەخۆران دەکات لە بانکە حکومیەکان بۆچی تاکو ئێستا وەکو پێویست نەکەوتۆتە سەرپێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لەبێ سڵاو و ڕێزم بۆ بەڕێست و میوانە بەڕێزەکەتان و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیە پرسی موچە بەڕاستی کاک حەچیم لە 4 ساڵی ڕابردووش هەر لە بەرنمەکەی بەڕێستەوە لە ڕاگەیاندنەکان لە ناو پەرلەمان لە هەمووی پرسی گەرم بووە ینی بەردەوام پرسی موچە پرسی بابەتی ڕۆژ بووە ینی بۆ لەبەرچی لەبەرەوەی تا ئێستا ئەوە 11 ساڵە پرسی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر نەبووە هەموو مانگێک موچەخۆر بە ترس و لەرزی ئەوە دەژی کە ئایا دەبێ موچەی ئەو مانگە بێت یان دەبێ بە پاشەکەوت بێ بێ پاشەکەوت بێ بە لێبڕین بێ بێ لێبڕین بێ بە دوو مانگجارێک بێ بە مانگونی وەکجارێک بێت ئێستا لە ژێر فشاری بەغدا هەندێک هەنگاو نراوە کە ئەمە 4 ساڵ بە درێژایی 4 ساڵی پەرلەمان ئێمە هاوارمان کرد بۆی نەگەین بەم دۆخەی ئێستا بەڵام بەداخەوە خۆیان وایان کرد کە هەموو شتێک لەبەردەستی خۆیان دەربێ تەنها مەسەلەی لیستی موچە نەبێ وەڵام نەدانەوەی هەرێم زەرمەندی لە وەڵام نەدانەوەی هەرێم کە وەڵامی بەغدا ناداتەوە لە مەسەلەی لیستی موچەخۆران بە ئەولیاتەکانیانەوە زەرمەندی یەکەم تەنها هاوڵاتی و هەروەها موچەخۆری هەرێمی کوردستانە ئەگەرنا 6 مانگ لەمەوبەر چاودێری دارایی داوای کردووە کە لیستی هەموو موچەخۆران بە ئەولیاتەکانیانەوە برێدرێ باشە بۆ حکوومەتی هەرێم ناینێرێ ینی بۆ ناینێرێ 6 مانگە چی کردووە حکوومەتی هەرێم و ئەو هەموو جیاوازی لە لیستی موچە و لە بڕی پارە چییە ینی حکوومەتی هەرێم مانگ بە مانگ جیاوازی دەبێت وەکو باسم کرد ئێمە 10 ساڵە ئێمە دەناڵێنین بەدەست پرسی موچە ینی 10 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو پرسە چارەسەر بکات لە کاتێکدا کاک حەچیم ئێمە یاسای چاکسازیمان لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 2 ساڵی 2020 کە دەرمان کرد وەلەو ئێمە فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان دەنگمان پێی نەدا لەبەر زۆری تێبینی لەسەر یاساکە بەڵام ئەو خاڵانەی کە باش بوون تێیدا هەبوون تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خاڵانەشی جێبەجێ نەکردووە ئەو کاتە ئامانج لە دەرچوونی ئەو یاسایە بۆ ئەوە بوو کە بارودۆخی موچە باش بکرێ باز لەوە دەکرا کە ئەو یاسایە دەربچێ پارەکی باش بۆ حکوومەت دەگەڕێتەوە و هەروەها پرسی موچەی خانەنشینان موچەی موچەخۆران هەمووی چارەسەر دەبێ بندیوارەکان نامێنن ئەوانەی بە پلا خانەنشین بوون پلەکان بە خانەنشینیەکەیان نامێنێ و هەروە ئەوانەی دوو موچە و سێ موچەیان هەیە دوو موچە و سێ موچە نامێنێ کوا ئەم یاسایە بۆ جێبەجێ نەکرا بۆچی تا ئێستاش لیستی موچە موچەخۆران خەلەلی تێدا هەیە بۆچی تا ئێستاش موچەخۆر کە لەلایەک دەڵێن وەڵاو فەرمانبەر دانامەزرێنرێ و دامەزراندن ڕاوەستاوە بەڵام بەداخەوە دەبینن ینی لە لیستی موچەیان هەر بەڕەتڵ فەرمانبەریان دامەزراندووە ئایا پارە لەکوێ دەهێنن ینی یاخود بۆ ڕازگۆ نابن لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها بەڕوون و ڕاشکاویش بە بەغدا بڵێن کە بۆیە ئێمە ئەم هەموو ناڕوونیە لە لیستی موچەمان هەیە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر بندیوارمان هەیە ئێمە لە یاسای چاکسازی کە لە پەرلەمانی کوردستان یاسایە کە دەرچوو لە ئەنجامی گفتوگۆ کۆبوونەوەکی زۆر ئینجا زانیمان ئەو هەموو بندیوارەی هەردوو حیزبی دەسەڵات یعنی کە بەو پینە و پەڕۆیە نەبێ بە هیچی تر یعنی چارەسەر نە تەنها پینە و پەڕۆکردنە چارەسەر نابێ لەبەرەوەی خەڵکەکی زۆریان بەنایاسایی هەم تەعین کردووە نەدەوام دەکا بندیوارە نەدەزانین تەنها ناوەکی هەیە و
بەو ناوە پارە وەردەگرێ و نەداوامەک لە جەیەک دەکا و نەهیزە و خەڵکەیان بۆ کاتی دەنگدانەکان ئیش پێ و هەروەها ئەو خەڵکەنە کە کۆیلایەتی بۆ دوو حیزبی دەسەڵات دەکەن بۆیە تا ئێستا نەیانتوانیوە پرسی موچە چارەسەر بکەن و ڕۆژ بە ڕۆژ ئەو پرسە ئاڵۆستری دەکەن لە خۆیان و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی حیای هەرێمی کوردستانی پێوە دەبن و ڕۆژ بە ڕۆژ لە سومعی خۆیانی دەدەن چونکە داهات زیاد دەبێ هەر موچە چارەسەر نابێ بەغدا پارە دەنێرێ هەر موچە چارەسەر نابێ لە ئەنجامی جێبەجێکردنی یاسایەک پارە دەمێنێتەوە هەر موچە چارەسەر نابێ باج و ڕسومات زۆر وەردەگرن ینی پارەکی زۆر وەکو داهات دێتە ناو خەزانەی حکوومەت هەر موچە چارەسەر نابێ ئەوە لە ئەنجامی چییە لە ئەنجامی ئەوەیە کە بەنایە سای خەڵکدا دەمەزرێنن بەنایە سای خەڵک خانەنشین دەکەن بەنایە سای خەڵکە کەم ئەندام نییە بەناوی کەم ئەندامی موچەی بۆ دەبڕدرێتەوە ئافرەتێک لە ماڵەوەیە کە ئەندامی دوو حیزبی دەسەڵات لە ماڵەوە هیچ وەزیفەیەکی نییە لە ماڵی خۆیەتی پارە وەردەگرێت ئێمە ئافرەت هەبووە لە سەفەرێک لە سەرفەرەکان لەگەڵمان بوار ئافرەتی ماڵەوە بۆ توێتی من موچەم بۆ بڕا لێمان پرسیەوە موچەت لەکوێ بۆ بڕاوتەوە دەڵێ نازانم هەر ناوی فەرمانگە وەزارەتەکەش نازانێت تەنها دەزانێ مانگانە موچەکی باش بە خۆی وەردەگرێ و زەرمەندیە کەمیژە ئەو خەڵکە فەقیر و بەژمەینەتەیە لە هەرێمی کوردستان کە بەڕاستی بۆتە سوتەمەنی ئەو دوو حیزب دەسەڵاتدارە دێمەوە لاتەن ڕووپاکخان کاک محەممەد سەبارەت بە پێدوایە دواکەوتنەکە زیاتر وردبینەکە بێت چووکە باسی نەبوونی پارەی بڵێن نەختی نێژ دەکەن لە عێراق کێشەی پارەی کاشەیە نەبێ دیناری عێراقی بۆ تەمویلی موچە پرۆژەکان لە عێراق ئەو کێشەی هەیە عێراق پێم وانێ مەسەلەکە کەمی کاش بێ لە عێراقا کاشی پێویست هەیە و اینجا ئەو بڕەم و چەش ئەنێرێ بۆ عێراق بەراورد بە کۆی گشتی خەرجەکانی ئەفو بۆ هەرێمی کوردستان بەراورد بە کۆی گشتی ملیار ئەنی کەمترە لە تریلیۆنێک دینار بەراورد بە کۆی گشتی پێویستی باش تریلیۆنێک هەیە مانگانە عێراق کۆی گشتەکەی بەڵێ بۆ خەرجەکانی موچە و خەرجەکانی بەردەوامکردنی دام و دەستگاکانی حکوومەت بڵێ بۆیە زۆر بەو شکڵە زۆر نییە من پێم وانێ مشکیلە کاش بێ لە هەموو کاتێک زیاتر ئێستا عێراق با بڵێن وەزعی دارایی باشترە سەقامگرترە نرخی نەوت بەرزە مانگانە داهاتێکی باشی هەیە داهاتی نەوتی بۆ تا ئێستش دەتوانێت دۆلار لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا ئەوەی کە هەیەی بەر بانقەکانی ئەمریکا بەکاری بێنێ بۆ تەمویلی و هاوردانی دۆلاری شەوە بڵین نا کێشەی نییە کێشەیەکی بچووکە کێشەی بازار ئەوش علاقەی بەوە هەیە کە عێراق شەراکەتی بازرگانی لەگەڵ ئێران و چەند وڵاتێکی ترا هەیە سزا دراوە لەلایەن ئیداری ئەمریکیوە ئەمە ناتوانێت بە بانق هاوردەی ئەم وڵاتانە بێنێتە عێراقۆ بۆیە لانچار لە بازاری ڕەشا دۆلاری کاش ئەکڕێ بازرگانەکان ئەمە وای کردووە تۆزێک جیاوازیە بێ لە نێوان نرخی فەرمی و نرخی بازاری دۆلارە لە بازارڕە یا نرخی بازاری دینار لە بازارڕە بەڵام ئەمە کێشە هی ئەوە نییە کە لە عێراقا کاش نییە هی ئەوەیە تەنزیمی بازرگانی دەرەکی لە عێراقا بە جۆرێکە کە ناتوانێت سزاکانی ئەمریکا تێپەڕێنێ و ئەمە شوای کردووە لە نەتیجا خواستێکی زۆر لە بازارڕە هەیە بۆ دۆلاری کاش ئەمە مەسەلەیەکی ترە بەڵام وەکی تر هیچ قەلەقی و نیگەرانیەک نییە لەسەر بوون و نەبوونی کاش لە عێراقا باشە بە زۆکو دواکەوتنیش گەردوواش پێ موچە نافۆتێ لە عێراق ئێستا چی مەدەنی بێ هێزیەمنی بێ خانشین بێت ئێستا وەزارەتی دارایی عێراق ملزەمە بە پێی قانون بە پێی نەتایجی تەحکیمی بڕیاری دادگای فیدراڵی عێراق ملزەمە بۆی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا 3 ڕۆژ دواکەوێت 4 ڕۆژ دواکەوێت 10 ڕۆژ دواکەوێت ئەمە مەسەلەیەک نیە بەڵام لە نەتیجا ئەو موچە هەریەت و ئەم دواکەوتنش تا ئێستا ئەوەنەی کە وتراوە هۆکاری تەکنیکی هەبوو کۆی ئێستا ئەڵێن وردبینیە یان ئەو دایمە لیستی موچە درەنگ چۆمانشتی تەکنیکی بەڵام ئامادەکردنی قورسە چکە پێشتیش بەڕێزوتە دەبواە زوو بنێری نووسراوێکی تەیفسامی بداوای کرد بۆ هەموو دەیمانگێک لیستی موچە بنێردرێت بۆ بەغدا قورس ئامادەکردنی دەیمانگێک لیستی موچە ناردنی چکام جارش لە دوای بیستی مانکەوە نێردراوە ئەوان ئەبێ بەرپرسانی وەزارەتی دارایی وەڵامی و پرسیارە بنەوە بۆچی دوایە خەن بۆچی فعلەن لە دەی مانگ ناینێرن وەکو ئامادەکردنەکەی قورسە نا من پێم وانی ئامادەکردنەکەی قورس بێت چونکە ئەم لیستی موچە لیستی ئەو کەسانەیە کە موچەخۆری سابتن هەر ئەو ناو و باگراوەندانەیە کە پێشتر هەیەیان بووە بەشێکی زۆر کەمیان ئەوەی مەسەلەی سەرە موچە و ئیزافەی موچە و ئەمانەیە هەیە بەڵام تا ئێستا ئەوانش ئەوە نییە بڵێ هەموو مانگێک تازەک دێت و حکوومەتی هەرێم زۆر دواکەوتووە لە ئیزافەکردنی سەرە موچە و ئەوەی مەسەلەن ئاپرە بەرزکردنەوە یا مناڵی ئەبێ هاوسەرگیریەکە ئیزافای بێتە سەر موچەکانی ئەمە شتێکەوە نە بە حکوومەتی هەرێم چالاکانە هەموو مانگەکەمەی تازە نەکردوەوە بۆی لە ڕاستیە هیچ بیانوێک نییە بۆ دواخستنی یا ئامادەکردنی لیستی موچە
ئەکرێ هەموو مانگلەیەکی مانگ دەست پێ بکەن تا دەی مانگ بەلای زۆرەوە تەواوە بێ کاتی زیاتر ئەدەی بە مودەقیقەکان لە بەغا تا تەدقیقی بکەن و وەختە دواناکەوێت ئەنی ئەم دواکەوتنەوە لەبەر ئەگەر لەبەر هۆکاری تەکنیکیە ئەوە بەخدا و تەنسیقێکی زیاتر لە نێوان وەزارەتی مالی هەرێم و وەزارەتی مالی عێراقا ئەکرێەوە چارەسەر بکە. باش زۆکو دۆسیە ئێستا بڵین بەغدا بەتەوەتی بۆ هێزەمنیەکان داوای دۆسی کردبوو دۆسیە دەکرێت موچەخۆر دۆسی نەبێت ئەوانی کە پێویستە بۆ دامەزراندن وەکو ناوی چواری خۆی دایکی بڵین کاتی دامەزراندنی ناوی پلەی وەزیفی نا زۆر مەحاڵە تۆ بەڕاستی زۆر ناماقوڵە تۆ داوای موچەی بکەی بۆ مۆزەفێکە مۆزەفە دۆسیەی نەبێ لە لای ئەو جیهەتەی کە موچەکەی پێدا چونکە تۆ لەسەر چ بنەمایەک موچە ئەدەیانی چۆن بزانی ئەم کەسە لەکەی وەتەعین بووە چەند شایستەی خۆیەتی موچە وەرگێ لەسەر چ بنەمایەک پلەی بەرز بۆ تۆ کامە کەفاەتی تعلیمیەتی شەهادەی کامەیە کامە کەفاەتی تەجروبیەتی چەند ساڵ لەو بوارە خزمەتی کردو ئەم شتانە بێ ڕوون بێ ئەبێ وازح بێ حتا تۆ لە کۆمپانیایەکی بچووکی کەرتی تایبەتە کە تۆ کەسێک تەعینەکەن داوای سیڤیلیەکەن داوای ئەوەی لەکەن تۆ پێشتر لەکوێ ئیشو کردووە چەند ئەزانی چۆن ئەزانی ئیشەکە بکەیت تۆ چۆن ئیسە چاوەڕێ ئەوەکەی وەزارەتی دارایی عێراق بێ موچە بە خەڵک لەسەر بنەمای کۆد لەسەر بنەمای ڕقم کە ئەمە داواکارێکی تا حدێک ناواقعی بووە سەوە بزانمەوە خۆشبەختانە چارەسەر بووە زەمینەکان 290,000 نردووە زانم 42,000 بە کۆد نردووە 290 نردویانەوە کولیستەکانیان خۆی مەفروزە هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق یەک منزومەی هاوبەشی ئاسایشی نیشتیمانیان هەبێ و لەبەرەوە هەرێمی کوردستانی بەشێکە لە دەوڵەتی عێراق و هەر لەسەرەوە بنەماش ئێستا وەزارەتی مالیە عێراق ئیلزام کراوە بە پێی قانون موچە بە هەرێمی کوردستان من تا ئێسش پێم وانیە بیانوویەکی معقول هەبێ بۆی کە تۆ موچەخۆری هەرێمی کوردستان لە عێراق بشاری تۆ لەبەر هۆکاری ئەمنی لە کاتێکە ئەمانش لە کوردستان هەن لە نتیجە هێزی ئەمنی عێراقین دوای ئەوەی کە هێزی ئەمنی کوردستانی بۆیە چ پێویستەکە من ئەوانە بۆیەمەتری دەڵێن بۆ دەنگدانیش کات خۆی هێزی ئەمنیش دەنگیان داوە دەزانن کە هێزی ئەمنی دەنگدانی تایبەت بزەبێت ئەوەی کە تۆ زۆر ڕاست ئەو بیان و ئەبرێک کە تۆ هەموو تۆماری بایۆمەتری هێزە ئەمنیەکانی کوردستان هەمویان لە لای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەیە ئەمە چۆتە لای دام وەزارەتی پلاندانانی عێراق لە لای دام و دەستگای تری عێراقی هەموو ئەمانەیە تۆ چی تێ لە عێراقی پیشاری تۆ اینجا بۆی شاری تۆ کە تۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ئەمە هێزی ئەمنی حکوومەتی هەرێمی کوردستانە مەفروزە هەرێمی کوردستان و دەوڵەتی فیدراڵی عێراق تەواوکەری یەکتری بن لە ڕووی ئەمنیوە هێزی ئەمنی ئەوەی کوردستانە پارێزێ ئۆتۆماتیکی عێراق شەپارێزێ پێنجێن و زاخۆ و حاجی ئۆمەران ئەمە سنووری هەرێمی کوردستانە بەڵام سنووری عێراقی شەیانی ئەوە بیانوێکی ناماقۆڵ بوو نازانم بۆ وایان دەکرد بەڵام لە نتیجای سە خۆشبەختانەوە چارەسەر بووە چاوەڕێ دەکەی لە قۆناغی داهات و لەگەڵ وەزارەتەکانی عێراقیش موچەخۆران وەربگرن چکوان لە دوای بیستی مانگەوە من گەشتبینم بە کۆی گشتی پرۆسەکە بڕوام وایە لە نەتیجە ئەم ساڵیش نەبێ ساڵێکی تر ئەبێ هەموو موچەخۆرێک لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە لە ڕێگەی بانکەکان و موچە وەربگرێ بە هەژماری بانکی وەریگرێ پشت بە پارەی کاش بەستن وردە وردە لە بازارە خەریکە کەم لێ کاتیش داوێ ئەکید ئەبێ وای لێبێ لە نەتیجە ڕەنگە ئەمە کاتی بووە چونکە ئەمە پرۆسە لە ڕووی تەکنیکیەوە هەنێکی بەفعلی کاتیەوە بەڵام لە نتیجە هەر ئەبێ وا بێ ئیسە وەزارەتی دارایی عێراق بۆ ئاراستا ئیشەکان ئەباتە ڕێوەکە لە نتیجە مۆزەف لە هەرێمی کوردستان وەکو مۆزەفی دەوڵەتی فیدراڵی عێراق لە هەمان کاتا موچە وەربگرێ هەمان موچەش وەربگرێت دەگەرم وڵاتەکە محەممەد ڕووپاکخان سەبارەت بە بانکیکردن وەگەر شتێکیش مابێ لەسەر دۆسیەی موچەخۆران بە بانکیکردنەکە و کاری چیە کە تاکو ئێستاش نەکەوتۆتە سەر پێ بە پێی بڕیاری دادگای فیدراڵی کە دەبێت لە بانکە حکومیەکان بێ بەڵام تاکو ئێستاش حکوومەتی هەرێم حکوومەتی ماوە سەرچێرم سوورە لەسەرەوەی کە لە بانکی ئەهلی بێ لەو ڕۆژانەدا نووسراوێکی وەزیری دارایی ئاشکرا بوو کە گلەی دەکات لە بانکی بازرگانی عێراق TBI کە وەڵامی نامە و تەلەفۆن و نووسراوەکانیان نادەنەوە. بەڵێ خۆی ئێمە لە هەرێمی کوردستان وەکو باسمان کرد کە کێشەی موچە هەیە لەبەر چیە لەبەرەوە ئەو موچە نایاسایانەیە کە هەیە بۆچی هەرێمی کوردستان نایەوێ موچە بە بانکی بکرێ یاخود ملکەتی بڕیارەکانی وەزارەتی دارایی عێراق نابێ لەبەر چی لەبەر ئەوەیە کە تو لیستی حەقیقی موچەخۆر کە بە بانکی بکرێ ئەو لیستە حەقیقیە بەشێکی زۆری لێ دەردەهێنرێ و هەموو موچەخۆرە نامێنێ لەبەرەوەی موچەخۆری نایاسایی زۆری تێدایە
یەک لە هۆکارەکانی کەشی چییە ینی خۆی ئێمە کاک حەچیم ئەمە 11 ساڵە یاسای بودجەمان نەبووە لە هەرێمی کوردستان لە یاسای بودجە کۆمەڵێک کێشە کۆمەڵێک ینی کێشە چارەسەر دەبن کۆمەڵێک ڕێشوێن دادەندرێن لەوانە میلاکاتی فەرمانبەرانی هەرێم 11 ساڵە کە لە یاسای بودجە نەبووە میلاکاتیش پەسەند نەکراوە ساڵانە وەزیری دارایی بەر لە ساڵی دارایی دەبێ میلاکاتی فەرمانبەران پەسەند بکات کەچی تا ئێستا 11 ساڵە میلاکاتی فەرمانبەرانی هەرێم پەسەند نەکراوە لە بەرچی لەبەرەوە یاسای بودجەمان نەبووە ئێمە بە درێژایی ئەو 4 ساڵی کارمان کرداوەمان کردا بە با یاسای بودجەمان هەبێ ئەخ باشە چ ڕێگریەکێ بۆی یاسای بودجەمان هەبێ ئەتو لە 2013ەوە یاسای بودجەت نەبووە نازانین داهات چەندە خەرجی چەندە یعنی چۆن سەرف دەکرێ لە چێ سەرف دەکرێ یعنی چ ڕێگریەکەیە ڕێگریەکە ئەوەیە کە ئێستاش بە تەوتین ڕازی نین لەبەرەوەیە کە موچەخۆری نایاسایی زۆرە بندیوارمان زۆرە ینی پلەداری زۆر خانەنشینی زۆر خەڵکێکی زۆر کە لە دەرەوەی و لێرە موچە وەردەگرێت خەڵکێکی زۆر ینی بە پلەدارە و کەچی هیچ پلەیەکی نییە ئەمە هەردووی سەر بە دوو حیزبی دەسەڵاتن بۆیەش ئەمە بۆتە ڕێگرت لە بەردەم ئەوەی کە بە تەوتین ڕازی نەبن کە بە ئەلکترۆنیکردن و هەروەها بە بانکیکردنی موچەخۆران ڕازی نەبن ئەگەر ناخۆ موچەخۆر خۆی ڕازیە بەڵام ئەو حکوومەتەکەی ملکەتی بڕیارەکانی وەزارەتی دارایی عێراق و هەروەها 6 مانگ لەمە بەر دیوانی چاودێری دارایی عێراق داوای لیستی موچەخۆرانی کردو بۆ ناینێرێ ینی بۆ ئەو کێشەی موچە چارەسەر ناکە بۆ پرسیارە بەڕاستی لە لای ئێمەش بەڵێ پێ دوای ئەگەر بە بانکیکردنەکە بە پێی بڕیاری دادگا بێ و لە بانکە حکوومیەکان بێ کێشەی دواکەوتنی موچە چارەسەر دەبێت ئەگەر ئەمە بکرێت بەڵێ بەتەکید بەڵێ بەتەکید کێشەی دواکەوتنی موچە چارەسەر دەبێ موچەخۆران مانگانە لە کاتی خۆیان موچەی خۆیان وەردەگرن و هەروەها ئەو هەموو بارگرانیە زۆرەی کە هی موچە هەیە کە بەڕاستی نازانم حکوومەت بۆ ئەمە دەکات لە پێناو حیزبەکانی خۆیان کە بە خۆیان پێکهێنەری حکوومەتن بۆی خەڵکی خۆیان بمێنێتەوە گەرنا ئێمە لە یاسای چاکسازی هەر خۆیان کاک حەچیم ئاماژەیان بەوە کرد لە یاسای چاکسازی لە ئەنجامی جێبەجێکردنی ئەگەر جێبەجێ بکرێت 100 ملیار دینار دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت ئەی بۆچی جێبەجێیان نەکرد باشە بۆ خەرجی حکوومەت ئەو کاتە لە لیستی موچە 890 ملیار دینار بوو بۆ ئێستا بۆتە 950 ملیار دینار بۆ 55 ملیار دینار چۆتە سەر خەرجی موچە بۆ ینی ئەگەر لە کاتێکدا دەڵێن دامەزراندن نییە خەڵک دانامەزرێنێن ئەو هەموو پۆلە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەخەڕوز دەکەن بەڵام کەس دانامەزرێنرێ ئەگەر خەڵکی ناسایی خۆیان نەبێت یاخود کاک حەچیم بۆچی لە لیستی موچەی مانگانە کە لیستی موچە دەنێدرێت ئەو هەموو جیاوازیە هەیە ئەوە بوو موچەی چەند وەزارەتێک مانگی ڕابردوو چەند وەزارەتێک و هەروەها چەند دامەزراوەیەک مانگی ڕابردوو حکوومەتی عێراقی ڕایگرت بەبێ لیستی موچەی خانەنشینان تەنها مۆزەف و کارمەندی وەزارەتەکان جیاوازی موچە دەزانی چەند بووە یعنی ئەگەر بە کۆی گشتی وەزارەتەکان حساب بکەین جیاوازی موچە و کەسانی کە بە نوێ دامەزراون 36807 کەس لە لیستی موچە نوێ بوونە بۆ لەبەرچی ینی بۆ دەڵێ دامەزراندن نییە بەڵام ئەو هەموو جیاوازی لە لیستی موچەدا هەیە یعنی بۆ ئەو هەموو ناڕوونی و ناشەفافی و خۆخستنە ژێر پرسیاری زۆر لەبەرەوەی ئێمە ئەو ڕۆبەیان بەیانی بێ بۆی بمانەوێ لیستی موچە ینی چاپ بێ یاخو پرسی موچە چاپ بێ ئێمە دەبێ ملکەتی بڕیارەکانی وەزارەتی دارایی عێراق بین و هەروەها بڕیارەکانی وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی عێراق داوای چ دەکات جێبەجێ بکەن و هەروەها موچەخۆران بە بانکی بکرێ بۆی ئەو کێشەی موچەیە بەس بە یەکجاری بنبڕ ببێت یعنی هیچی تر موچەخۆران و خەڵک نەبنە سوتەمەنی بەڵێ بەس ئەوەی کە بەرزت باس کرد لە ساڵی 2020 کە یاسای چاکسازی دەرچوو لە پەرلەمان لە سەدەمی خولەکەیەوە کاراکردنی سنووری خانەنشینیش تێدا بووایە کە تاکو ئێستاش کارە نەکرا ئێستاش بۆتە لەمپەرێک لە بەردە ماوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ عێراق بەڵێ لە یاسای چاکسازی ژمارەی ساڵی 2020 لە مادەیەک لە بەشی ئامانجەکان بڕگەسێ هەر دەمەوێ ڕێک مادەکەت بۆ بخوێنمەوە کە چۆن ئاماژەی بە سندوق خانەنشینی کردووە دەڵە کاراکردن و پشتیوانیکردنی دارایی سندوق خانەنشینی و ڕێگریکردن لە هەر خەرجیەک لەسەر سندوقەکە لە هەر خەرجیەک نەک سندوق هیچ تێدانە بێ بەتاڵ بێ
کە جگە لەو مەبەستانەی لە یاسای خانەنشینی کارپێکرا و یاسایە ئاماژەی پێ کردووە واتە نابێ خەرجیش لەسەر ئەو سندوقە بکرێت نەک سندوقێک کە ئێستا هەربوونی نییە ینی مانگاننا موچەخۆر لە موچەکەی سەدا حوتی لێ دەبڕدرێ بە ناوی لێبڕینی خانەنشینی بە حسابی خۆی ئەوە دەچێتە سەر ناو سندوقی خانەنشینی ئەو لێبڕینە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو سندوقە نەکارا کرا و نەبوونی هەیە نە ئەو یاسایشی بۆ جێبەجێکرا کە ئەو کاتە ئەو بڕگەیە یەکێک بلەو بەرگانی کە ئێمە ڕاستە دەنگمان بە کۆی یاساکە نەدا بەڵام یەکێک بلەو بەرگانی کە بڕگەیەکی باش بوو بەڵام ئەو کاتەش ئێمە گومانمان لە نیەت باشی هەبوو لە بەرەوەی دەترساین لەوەی کە جێبەجێ نەکرێ فعلەنەوە ئێستاش ئەو سندوقە بوونی نییە و ئێستاش ئەوە جێگای پرسیاری دیوانی چاودێری دارایی عێراقە کە باشە و سندوقی خانەنشینی بۆ بوونی نییە و هەروەها ئێستاش مەسەلەی پرسی هاوتاکردنی موچەی خانەنشینان لە گۆڕەیەکە و سندوقە تا ئێستا دینارێکی تێدانیە وهروە نەکارا کراوەوە نەفعال کراوە باشە بە کورتی پێشتر باس لەوە کە ئێستا لە ژێر فشاری عێراقدا هەندێک شت کراوە کوتی وەسەبات بە ڕۆڵی دیوانی چاودێری دارایی خۆشمان بۆچی لە ڕابردەوە ڕۆڵە پێنەدراوە لە لیسی موچە بێ وردبینی لە دۆسەی فەرمانبەران و موچەخۆران و خانەنشینان بێ بەڵێ خۆی کاک حەچیم دیوانی چاودێری دارایی دەستەیەکی سەر بەخۆیە ئەگەر ڕۆڵی پێ بدرێ ڕۆڵێکی بەرچاو دەتوانێت ببینێ و کاریگەریەکی زۆر زۆر بەرچاوی هەبێ و هەروەها دەتوانێت لەو پرسانەی کە تایبەتن بە لایانی دارایی بلەی بکۆڵێتەوە و دەتوانێت بچێ لە وەزارەتەکان بۆ خۆی قاسەی وەزارەتەکان بکاتەوە بزانام چەندی تێدا چۆن سەرف کراوە و چۆن کرا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان دیوانی چاودێری دارایی فەرامۆشکرا بۆ ڕۆڵی پێ نەدەدراوە هەروەها سەلاحیەتیشیان نەبوو ینی سەلاحەتی وربینیکردنی لایانی ئابووری و دارایی هەرێمی کوردستانیان نەبوو ئێستاش بەداخەوە دەبێ ملکەتی بڕیارەکانی دیوانی چاودێری دارایی عێراق بن کەچی ئێمە دەستەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان باشە تا دەستە خۆماڵیەکانمان هەبن ڕۆڵ و کاریگەریان هەبێ و هەروەها ڕۆڵیان پێ بدرێ باشتر نییە لەوەی ئێمە ناچار بین ناچار و بە ناچاری و بە ئیلزامکردن هەمان دەستا لە عێراق بێ تۆ ملکەت بکە بە کۆمەڵێک بڕیار کە دەری دەکات ئێمە دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان یعنی بەداخەوە تەنها بۆ هەندێک مەرامی حیزبی خۆیان ئەگەر بەکاریان هێنا بە هەر خۆشیان دیوانی چاودێری دارایی خۆیان گلێیان لەوە هەبوو کە ڕۆڵ و کاریگەری و هەروەها ڕۆڵیان پێنادرێ و ئەوەندەی ئیشیان دەکرد تەنها ئەوەندە لە سنووری دەسەڵاتیان هەبوو نەکە دیوانی چاودێری دارایی کاک حەچیم دەستەی دەستپاکیمان هەبوو ئەو دەستە سەر بەخۆیانە کە ڕۆڵیان پێ بدرێ دەتوان کاری زۆر باش بکەن لە نەتیجەی باش بدەن بەدەستەوە و هەروەها ڕوبەڕووی ئەو هەموو کێشەیە نەبینەوە کە ئێستا بەڕاستی عیبدار بووین لەلایەن لە عێراق کە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت یعنی خۆی بەڕێوە ببە لەگەڵ ئەو هەموو ناشەفافیەتە لە بواری دارایی و ئابووری. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە بانکیکردنەکە جۆرێک لە خاوبوونەوەی پێوە دیارە بەتایبەتی TBI کە وەزیری دارایی نامێکی نردووە گلەی هەیە لە بانکی بازرگانی عێراق کە وەڵامی نامە ئیمێڵ و تەلەفۆن ئەوانیان ناداتەوە بۆچی خاوبوونەوەیەکێ یاخود گلەی هەیە لەوەش کە بانکی بازرگانی عێراق تاکو ئێستا هاتن ناو هەژماری منی واژۆ نەکردووە بەڕاستی من نازانم ڕە و بیانووی بەرپرسانی بانکی بازرگانی عێراق بۆ ئەم مەسەلە چییە بەڵام ئەم ئیشە خۆی ئەساسەن تەکنیکیان باسی بکەن وازە لە سیاسەکەی بێنین هیچ قرس نیە ئەگەر بانکی هەڵسێت بە تەنزیمکردن و ئیدارەدانی پرۆسەی موچە دابەشکردن ئەو ملیۆن و 200,000 کەسەی لە کوردستانە موچە وەرەگرێ یەک بانک دەتوانێت موچەی هەمویان دابەش بکە و ئەکرێت بانقێک بیکات و لەگەڵ چەند لەقەکانی چەند بانقێکی ترە موچە بگەنێتە هەموو ناحیە و قەزا و شوێنێکی دوورەدەستی کوردستان لە ڕووی تەکنیکیوە ئیشەکە ئەگەر سیاسیەکان بیانوێ بیکەن ئاسانە و ئەکرێت و واردە بەڵام مشکیلەکە ئەوەیە ئەم پرۆسەی ئیدارەدانی موچە زۆر بارگاوی بووە بە ئەو ناخۆکە سیاسیانی لە نێوان هەولێر و بەغدا هەیە تا ئەم دەقەس بەرپرسانی هەرێم لە هەوڵی ئەوان شەڕی ئەوەکەن کە ئەوەی کە ئەمان ئەڵێن هەژماری من و ئەوان ئەڵێن تەوتین و ئەمە بەکارهێنانی پرۆسەی بانکیە بۆ گێچەڵێکی سیاسی ئەساسەن پێویست ناکە پرۆسەی بە بانکیکردنەکە بێنێتە ناو ئەم گەمە سیاسیەوە بەرپرسانی هەرێم لە نەتیجا ئەیانەوێت دوای ئەوەی کە موچەش یەتە ناو بانکەکان و موچەی موچە خۆرانی کوردستان
وەزارەتی گرەیەکی دیکەی بیرۆکراسی ئیزافەکەن بۆ پرۆسەکەویش ئەوەیە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بڕیاردەدا بانکەکان بەڵێ چ بانکێک لە چ ڕۆژێکا و چۆن موچەی فلان کەس یا فلان دایرە یا فلان وەزارەت دابەش بکە. بەرپرسانی وەزارەتی مالیە عێراق لەگەڵ ئەمانین پێیان وایە پێویست ناکە ئەم ڕۆڵە زیادە ئیزافە بکرێ بۆ کۆی گشتی پرۆسەکە وەزارەتی مالی کوردستان ئەم دەوری هەبێ یانەڵێ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو موچەخۆرانی باقی شوێنەکە دام و دەستگاکانی تری حکوومەتی فیدراڵی عێراق موچیان لە وەزارەتی دارایی عێراقۆ بۆ دێ لە ڕێگای ئەو بانکانەوە موچە وەرگرن کە عەقدیان ئەبێ لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا و لە نتیجە ئیشی ئەم بانکانەوەی موچەکە ئەگوازنەوە لە فڵان وەزارەتەوە بۆ گیرفانی ئەم وەزەفە لە بەرامبەر ئەمەشا کرێ ئەم خزمەت گوزاریە وەرەگرن. کێشەکە ئەوەیە ئەم ئیشە تەکنیکیی بانک کە ئەمە بانک بەکرێ ئیشەکە بۆ موچەخۆر و کرێکەی وەرەگری ئەم کراوەتە مشکلێکی سیاسی و لە پشت ئەم مشکلە سیاسیەوە هەردوو لە هەم لە بەغدا و هەم لە تەرەفی هەولێریشۆ گەمەی جاجیاکرێ مماتەڵەیەکرێ لەلایەک تەخیرێکا لەلایەک پاڵی پێوەنێ بۆی بە ئەتیجاهی چەند بانقێکی دیاری کراوە بیبا لەولاوە ئێمە بڕیاری نەتیجەی تەحکیمی بانکی فیدراڵی عێراقمانەیە ئەڵێ بانکەکانی حکوومەتی فیدراڵی و هاوکات ئەو بانکانەی تریش کە مۆڵەتیان هەیە لە بانکی ناوەندی عێراق طبعاً هەموو ئەمە قسێکی بێمانەیە هەموو بانکێکە لە عێراقا ئیش بکەن بانکە بیانیەکانیش ئەو لقانێکە لە عێراقا ئیشەکەن مۆڵەتیان هەیە لە بانکی ناوەندی یعنی هەموو بانکی توانێ ئەمە بکە بۆی ئەم ئەڵێ هەژماری منەوە ئەڵێ تەوتین ئەمە بەکارهێنانی کۆمەڵە ناونیشانی غەڵەتە بۆ گەمەیەکی سیاسی تێوەگلاندنی ئەم بانکانەیە لە گەمەیەکی سیاسیەکە حکومەت پێویست ناکەوە حکومەت ئەو ڕۆڵی نەماوە ینی کاریگەری بەسەر موچەر بانکە ئیشەکە دەکادا بەشکردن بێ بانکەم ئیشە بکە بێ ئەساسن هەردوو وەزارەت دوور بخرێتەوە لەم پرۆسە تۆ یەک جار پێویستمان بە وەزارەتەیە کە بڕیارەدا تەمویلی موچەی یەکشان ئامادەکردنی لیستی موچێ و لێبڕینەکان ئامادەکردنی لیستی موچە بەشێکی زۆری ئیشی ئەو محاسیبانەیە کە لە ناو فەرمانگەکانە یا لە ناو وەزارەتەکانە ئیشی خۆیانەکەن ئەوانە زانن فلان مۆزەف ئەم ساڵی خزمەتی ئەبێتە چەند یاخود مناڵێکی تازیان بۆ یاخود لەبەرە ڕۆکارێکی تر سەرە موچەی هەیە یا موچەی زیادەکە یا لێبڕن کەمەکە ئەوان بڕیارەدەن چی بخەنە سەر لیستی موچەکەی ئەمەشە پێویستی بە وەزارەت نییە بەڵام تر لە نتیجا بێ پرۆسەکە بە جۆرێک بێ بە پێی ستانداردی تەدقیقی بێ لە عێراقا و بە پێی ستانداردی ئیشەکە بێ نەک ئەوەی هەلایەکە و بەهەوەسی خۆی بیکات باشە بەس کەم هەدوو بڕیاری دادگای فدراڵێکە لە 21 دوو دەرچوو هەم بە بانکیکردن لە خۆ دەگرێت بانکە حکوومیەکان هەم بڵێن میزانی مراجعە و ئامادەکردنی لیستی موچە دوایش داوای داهاتی ناوخۆ و نەوتیش دەکات قۆناغی داهات و ینی ناکۆکیەکە لەسەر داهاتی نەوت و ناوخۆ دەبێت وەکو نەوتی ئێستا چی لێ دەنەوتی هەرێم ئێستا سەرکە با ئەمە دووشتی جیاوازن ئەمە با تێکەڵە نەکەین مشکلەی موچە و دابینکردنی موچە ئێستا وابەستە نییە بۆی حکوومەتی هەرێم تا چەند داهاتی نەوتی و داهاتی ناوخۆ و نانەوتی ڕادەستەکایان نایکە تا ئیسە ناکۆکی لەسەر ئیدارەدانی داهاتەکان لە کوردستانە هەر ماوە هێشتا چارەسەر نەبووە جارجار حکوومەتی هەرێم بڕەپارێکە خاتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق لە هەولێر ئەمە با بڵێن بەشێکە لە جێبەجێکردنی پابندەکانی هەرێمی کوردستان بەڵام لەسەر بڕەکە ناکۆکی هەیە بە بەرپرسانی وەزارەتی دارایی پێیان وایە وەزارەتی دارایی عێراق پێیان وایە هەرێم دەبێ و بڕەپارە زیاتر لەو بڕەپارە بخاتە سەر هەژمارەکەی وەزارەتی حکوومەتی فیدراڵی عێراق ئەمان کەمترەخەن بەرپرسانی هەرەمەڵە نەخێر هەر ئەوەنەیە بڕەکە لەبەرەوەی نیوەی داهاتە نانەوتەکان ئەبێ بڕوا بۆ بەغدا ناکۆکی هەیە لەسەرەوەی ئەم نیوەی داهاتە نەوتیانە ئایا بەس گومرکەکان بێ یا کرێ ڕسوماتی ئەمانی دایرەکان ئەمە کۆمەڵ بابەتی ئاڵۆزە ئەمە جایە لە مەسەلەی موچە بەس هەر لێک بڕیار هەمووی تێدایە ئەم ڕاستکردنی داهاتی ناوخۆ هەم بە بانکیکردنی موچام ڕاستکردنی داهاتی نەوت لە بڕیارەکەی دادگاهاتەوە بەڵێ ئۆکەی لە دەرەوەی بڕیارەکەی دادگا تا ئیسە چی جێبەجێ کراوە لەم بڕیارە عێراق چی کردو بەغدا چی کردو ئەم چیەوێت ئەو چێ من باسی ئەوە باش ئەی سەبارەت بەنەوتەکە ئێستا چی لێ دێ مادەم تەسلیم عێراق نەکراوە کرێبەستەکان تەسلیم نەکراون هەموار نەکراوەوە ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیەکان نەکراوە کۆمپانیا نێودەوڵەتەکان ئەوەی لە هەرێمی کوردستانە ئیشەکە لەگەڵ کۆمپانیای کارگروپ بەردەوامن لە بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستانە و ئەم نەوتە ئەفرۆشن و مانگی 5 سەروی 320 ڕۆژانە سەروی 320,000 بەرمیل نەوتیان بەرهەمێناوە
لە مانگی شەشە ڕۆژانە سەروی 310,000 بەرمیل نەوتیان بەرهەمێناوە. ئەم نەوتە ئەفرۆشن بە نرخی جاجە بە کڕیاری جاجە ئەچێت بۆ کوێ بەشی هەرە زۆری ئەڕوا بۆ پاڵاوگە گەورە و بچووکەکان هەر لە دهۆک و زاخۆ هەتا ئەگاتە سلێمانی و عربەت سەری 400 پاڵاوگەی بچووک و وەسەدمان هەیە 4-5-6 پاڵاوگەی گەورەمان هەیە. ئەم پاڵاوگانە بەشی هەرە زۆری ئەم نەوتەیە بن پرۆسیسەکەن ئەی پاڵێون تۆزێک وتک بە وەکو بەرهەمە نەوتەکان ئەفرۆشن دەچێت بۆ کوێ دەچێت بۆ سووریا دەچێت بۆ تورکیا دەچێت بۆ ئەفغانستان دەچێت بۆ تاجیکستان دەچێت بۆ پاکستان دەچێت بۆ دووبەی و لە دووبەی و ئەڕوا بۆ سەدەیان وڵاتی تر لە دنیا. ئیتر ئەگەر تۆ سەری جادەکان بکە هەربیانی لە ماڵ دەرچی تەگمەن هەیە لە سعاتێکا چەند تەنکەرێکی نەوت نەبینی بڕۆ بۆ جادانەی کە ئەڕوا بۆ دەواازە سنووریەکان ئەوەنەی تەنکەرە بینی ئەوەنە سیارەی ئاسایی نبینی. ئەمە گواستنەوەی یەک دیناری دیار نییە وەکو ئەوەی کە حکوومەت بڵێ ئەمە داهاتی بەشی حکوومەتە ئەوەی کۆمپانیاکانە هیچ پرۆسەیەکی بەدواداچوون و تەدقیق و یا با بڵێن هیچ راپۆرتێکی دارایی نیە لە هەرێمی کوردستانە پێمان بڵێ داهاتی ئەم نەوتە چەنە بەشی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەم نەوتە چەنە چونکە کە ئێماڵێن مانگی ڕابردوو ڕۆژانە 310,000 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە مەفروزە نزیکەی 170,000 بەرمیل لە نەوت لەناو ئەم نەوتە ئەمە بەشی هەرێمی کوردستان و داهاتەکەشی دیار بێ نەداهات دیارە نە ئیدارەدانی نەوت دیارە نە کەس ئەزانێت بەرەو کوێ ڕۆیشتووە چی لە هاتووە. ئەمە وەکو با بڵێن لە سنووقێکی ڕەشایە تا ئیسا نازانم هیچ شتێک بڵاو نەبۆتۆ لە 5 چی لە ساڵی پارۆ لەوەتەی دەیڵێت وازیێنەوە لە بڵاوکردن راپۆرتەکانی هیچ شتێک نیە لەسەر ئیدارەدانی نەوتی کوردستان. ڕووپاخان کاتمە کەمەوە سەبارەت بە کێشەی داهاتی ناوخۆش ئەوەی کاک محەممەد لێرە باسی کرد کە ئێستا کێشە هەیە دووسراوێکی تەیف سامیە بوو کە بۆ 4 مانگی یەکەمی ئەم ساڵ 2024 داوای تریلیۆنێک و 600 میلیاردەکە بەڵام بەرپرسانی هەرێم تاوەکو ئێستا 230 میلیاریان تەسلیم کردووە. داهاتی ناوخۆش دیارە چۆنی دارە دەدرێ؟ بەڵێ خۆی هەر لە ڕابردوو شوو بە ئێستاشەوە داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە چونکە بەرنامەی ئەو کابینەی حکوومەتی هەرێم یەک لە بەرنامەکانی زیادکردنی داهات بوو وەکو پێشتریش چەند جار ئاماژەمان پێ کردووە هەر لە داهاتی باجە و ڕسومات و ئەو باج و خەراجانەی کە وەردەگیرێت و ڕسومات لە بەرامبەر خزمەت گوزاری کە بەڕاستیەوەش دەبینین دۆخی خزمەت گوزاریمان ینی چۆنە لە هەرێمی کوردستان کە لەو پەڕی خراپیدایە ئەو داهاتە کە داهاتی ناوخۆی و داهاتی خاڵە سنووریەکان و گومرگ و باج ڕسومات هەمووی کە وەردەگیرێ داهاتەکی یەکجار زۆرە بەڵام بەداخەوە ناشەفافیت لە هەبوونی داهاتیش هەیە داهاتی ناوخۆش ئەوەی کە بەشێکی تەسلیم دەکرێت بەشێکی تەسلیم ناکرێ ئەمەش بەڕاستی ناڕوونیەکی زۆر هەیە ئەمەش دەبێتە هۆکارێک لە هۆکارەکانی چارەسەر نەکردنی پرسی موچە چونکە تەنها باج و ڕسومات وەکو ئەو بەدواداچوونانەی ئەمە کردومانە ڕسومات و ئەو کرێیانەی بەناوی کرێ خزمەت گوزاریەکان کە وەردەگیرێن بە 400 ڕێگا وەردەگیرە لەو کۆتاییانە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو کە بەشێکی باج لەسەر بەشێک لە کاڵاوشمەکەکان یاخود لە پیشەکان لا بردرا کە بەدەر لە یاسا بوو چونکە باج بە یاسان نەبێ معلومی بەڕێستانە باج بە یاسان نەبێ نابێ بسەپێندرێ و دابدرێ باج تەنها دەبێ بە قانون لە پەرلەمانی کوردستان دابدرێ و هەروەها لەسەر هەر شتێک کاڵایەک شمەکێک هەر پیشێک کە باج دادەندرێ دەبێ بە قانون دابدرێ بەڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی پەیڕە بۆ ئاسان جێبەجێکردنی دادەندرێن نەک بەڕێنمایی تۆ بێ باجدام بنێ یعنی چەندەها ڕێگە بەڕاستی هەبوون بۆ وەرگرتنی باج ئەمەش تەنها لە خەڵکی فەقیر و هەژار بوو کاک حەجیم ئێمە لە هەرێمی کوردستان کێشەمان هەر حکوومەتیش ینی کە بۆ خۆی ئاماژە پێدەکرد کێشیان لەگەڵ گەورە بازدەران بوو ینی ئەوانەی کۆمپانیای گەورەیان هەیە و هەروەها کۆمپانیای نەوتیەکان کە باجیان نەدەدا و هەروەها و کۆمپانیانەی کە پێیان دەگوترێت گەورە بازدەر کە داهاتەکی یەکجار زۆریان هەیە ئەوان باج بدەن پێویست ناکە خەڵکی خوارێ بدا بەڵام بەداخەوە باج ڕسومات و ئەو کرێیانی کە وەردەگیرێن هەمووی لە خەڵکی فەقیر و هەژار وەردەگیرە
ینی ئەمەش بوو بۆ خۆی بارگرانیەکی یەکجار زۆر لەسەر خەڵکی هەرێمی کوردستان وای کردبوو کە خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە موچەی پێنادرێت لەگەڵ ئەوەی کە بە 2 مانگ جارێک مانگ و نیوەیەک جارێک چ ڕۆژ جارێک موچەی پێدەدرێت اینجا بارگرانیەکی بخێ سەرشان ئەوەش کە وەرگرتنی باج ڕسومات بوو چونکە باز لەو کاتە وەردەگیرێ ینی کە و هەروەها ڕسوماتیش ینی بەرمەبنای ژیان و بار و گوزەرانی خەڵکە ژیانی چۆنە ژیان چۆن دەکات اینجا تۆ دەی بەرمەبنای ئەوە بازدادەنێن نەک خەڵکێک کە پارەی لە باخەڵ نییە موچەی پێنادێ بازیشی لێوەرگری ئەمە بەڕاستی و پەڕینادات پەروەری بوو لەگەڵ خەڵک دەکرا ئەوە داهاتەکەشی نادیار سپاس دەکەین ڕوپاگ ئەحمەد پەرلەمانتاری پێشوو لە هەولێرەوە هەروە محەممەد حسێن شارەزای ئابووری و ئەندامی تۆڕی ئابووری ناسانە ستۆدیۆ سپاسان دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکاران و خواتان لەگەڵ